نوێنەری مەرجەعی باڵای شیعەکانی عێراق بە مەبەستی بەسەرکردنەوەی کەسوکاری ئەو پێشمەرگانەی کە لە شەڕی کۆنتڕۆڵکردنەوەی گوندی بەشیری باشووری کەرکووکدا گیانیان لەدەستدا سەردانی شاری کەرکووک و سلێمانیان کرد و پەیامی مەرجەعیەتی گەیاندا کەسوکاری پێشمەرگەکان. شیعەکانی عێراق بە گرنگیەوە لە گوندی بەشیر دەڕوانن بەو پێی مەرقەدی ئیمام ڕەزای تێدایە و پێشتر کاتێک لە ژێر کۆنتڕۆڵی داعشدا بوو حەشدی شعبی پێی کۆنتڕۆڵ نەکرا تا دوجار پێشمەرگە لە بندەستی داعش دەریهێنا. ئەمەش وای کرد مەرجەعیەت ستایشی پێشمەرگە بکات. أنا أتذكر أول من بارك في خطبة من لەبیرمە یەکەم کەس کە لە وتاری هەینیدا پیرۆزبایی لە پێشمەرگە کرد بۆ سەرکەوتنی لە قەزای شنگال مەرجەعیەتی باڵا بوو. بێگومان بینیتان کە پیرۆزبایی ئەو سەرکەوتنانەیان لە پێشمەرگە کرد کە بەدەستیان هێناوە. مەرجەعیەت بە یەک چاو تەماشای هەموو ئەوانە دەکات کە دەجەنگن و جیهاد دەکەن دژی داعش و ڕوحێتی مرۆڤایەتی هەڵگرتووە. دەبێت پشتیوانیان بکەین تەنانەت لە دەرەوەی عێراقیش بن چجا ئەگەر لە ناو عێراقدا بن بە تایبەتی پێشمەرگە کە بەشداریان کردووە لە خەوات و جیهاد دژی ڕژێمی بەعسی کافر. پێشمەرگە بە هەماهەنگی لەگەڵ فڕۆکەکانی هاوپەیمانان 20 ڕۆژ لەمەوبەر گوندی بەشیری باشووری کەرکووکی لە بندەستی داعش دەرهێنا. ئەو گوندە شیعانیشینەی کە شیعەکان زۆرترین قوربانیان لە پێناویدا. دیارە خۆتان ئەزانن بەشیر بۆ ماوەی 2 ساڵە لەژێر دەستی داعشایە و لەژێر دەسەڵاتی داعشەکانایە و چەندین محاولە کراوە بۆ گرتنەوەی بەشیر چی لەلایەنی حکوومەتی عێراقیەوە چی لەلایەنی ئەم جەماعەتی حەشدی شعبیان پێڵێنەوەنە هەموو هێرشەکانی ئەوان سەرکەوتوو نەبوون و ڕەنگە خەسارەتی زۆر گەورەیان داوە بەڵام ئەم جارە وەکو هێزی پێشمەرگە توانیان لە نزیکترین کاتە و سوپاس بۆخوا لە بەکەمترین خەسارە توانیمان بەشیر ئازاد بکەین. ئەوانیش بڕیاریاندا وەفاعن بۆ گیانی شەهیدەکان و بریندارەکان و وەفاعن بۆ میلەتی کورد کە خەڵکی بەشیریان لە دەستی داعش ڕزگار کردو ناوچەکان ئازاد کردو و هەمووشیان ئەگەڕنەوە بۆ سەرجێگاکانی خۆیان. وەفای ئەوەیە. ستایشکردنی پێشمەرگە لەلایەن مەرجەعیەتی شیعەکانەوە لە کاتێکدایە مانگی ڕابردوو ژمارەیەک پێشمەرگە لە قەزای خوڕماتوو لەسەر دەستی حەشدی شعبی گیانیان لەدەستدا. أكثر من مرة أكدت زیاتر لە جارێک مەرجەعیەت لە وتاری هەینیدا لە پارێزگای کەربەلا دووپاتی کردوتەوە کە دەبێت چارەسەری ئاشتیانە و ڕێکەوتن بکرێت و ڕێگە نەدرێت بە دوژمن و بەعسیەکان و داعشەکان بۆ ئەوی ئاژاوە دروست بکەن و هەموو لایەنەکانی بانگێش کرد بۆ هێوربوونەوە و گفتوگۆ و ئاشتی. تەنانەت هەندێک زانایان سەرپەش کرد بۆ ئەوەی بەشداری بکەن بۆ ئەوەی ئاژاوەگێڕی دروست نەبێت لە نێوان دانیشتوانی یەک وڵاتدا. پێشتر شیعەکان هێزێکی گەورەیان ڕەوانەی کەرکووک کردبوو بە بیانووی گرتنەوەی گوندی بەشیر کە هەفتەی ڕابردوو دوای کۆنتڕۆڵکردنەوەی ئەو گوندە لەلایەن پێشمەرگەوە ئەو هێزەیان بەرەو بەغدا کشاندەوە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.